لە شەوی یەکشەمە لەسەر دووشەمەوە یاخود بڵێن ڕۆژی دووشەمەوە شەپۆلەکە دەست پێکات تاوەکو کۆتایی هەفتە بەردەوام دەبێت. مامۆستا سیروان سڵاو لێبێ هیچ ئەگەرێکی بارانبارین هەیە و ئەو شەپۆلە بارانبارینانی کە باسەکرێت لە کەیەوە دەست پێکا و شەپۆلەکە تا چەند بەهێزە بێت. بەناوی خوای گەورە وەکو پێشتر باسمان کردووە شەپۆلێکی بەهێزی بارانبارین لە ناوچەکانی گرمیان و هەرێمی کوردستان نزیک دەبێتەوە بە دیاریکراوی لە ڕۆژی لە شەوی یەکشەمە لەسەر دووشەمەوە یاخود بڵێن ڕۆژی دووشەمەوە شەپۆلەکە دەست پێکات تاوەکو کۆتایی هەفتە بەردەوام دەبێت. هەندێک کات زۆر بەهێزە بە تایبەتی هۆکارەکەی شەپۆلی دەریای ناوەڕاست و دەریای سوور لە یەک تێکەڵە و جگە لەوە شەیەکی زۆری لەگەڵ خۆیدا هەڵگرتووە بۆیە ئێمە پێشبینیەکەین هەندێک کات هەوری بەهێزی سۆپەرسیێڵ دروست بێت لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان لە هەندێک شوێنە زۆر بەهێز دەبێت بە تایبەتی لە ناوچەکانی بەشێک لە ناوەڕاستی گرمیان و باکووری گرمیان و هەروەها بەشێک لە ناوچە شاخاوەکانی پارێزگای سلێمانی و هەولێر و دۆک بە تایبەتی لە ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی سۆران نەو ناوچەیە زۆر بەهێز دەبێت. لە ناوچەکانی گرمیان پێشبینیەکەین لە نێوان 50 تاوەکو 110 تا 130 میلیمتر باران بارێ و لە ناوچە کوێستانەکانش پێشبینیەکەین لە بین نێوان 80 بۆ 90 تاوەکو نزیکەی هەندێک شوێنی ناوچەی شاخەوی تا نزیک 200 میلیمتر دەبارێت. مامۆستا سیروان هیچ ئەگەری لافاوی بەهێز هەیە یاخود ئەو دابارینانە بە شێوەی ناوبەناوە بە یەک جار نابێت. خۆی دابارینەکە ناوبەناوە جاروە هەیە چەند ساعتێک باران نابارێت بەڵام لەبەرەوەی ڕێژەکە زۆرە ڕێژەی 50 میلیمتر لە ماوەی دوو ڕۆژ سێ ڕۆژایە خۆت 100 ملم 200 ملم ئەمە ڕێژەیەکی زۆرە ئەمە ئەبێتە هۆی بێگومانە بێتە هۆی دروستبوونی لافاوی زۆر لە بەتایبەتی یەکەم جار لە دۆڵ و چەمەکان دواتر لە تۆزێک بەرزە بێتەوە ئاستەکەی ئەگەری هەیە ئەو شوێنانەی کە لە دۆڵەکانە پرۆژەی نیشتەجێبوونە یا گەڕەکێکە یا هەر شوێنێکە پێشتر کە باران کەمباریوە لە ڕێڕەوی دۆڵەکانە ماڵیان چاک کردووە یا ماڵیان دروست کردووە یا ئەو شوێنانەی کە نزیکی چەم و دۆڵەکانن ئەو ناوچانە مەترسی لافاویان لەسرە بێت. ڕێنمایتان چێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان هیچ ئاگاداریتان پێداون کە ڕێکاری پێت بگرنە بەر؟ لە ڕاستیدا ئێمە بە چەند پۆستێک لایەنە پەیوەندیدارەکانمان ئاگادار کردوتەوە خۆیانیش لە پەیوەندیان لەگەڵمان ئێمە بەڵێن وە باشترە ئامادەکاری بکرێ بۆ ئەم شەپۆلە چکە بڕاستی شەپۆلێکی بەهێزە کە ئەمە شەپۆلێکی بەهێزە ئەگەری لافاوی هەیە بۆیە باشترە ئامادەکاری بکرێ ینی بۆی کەس زیانی پێ نەگا لەم باران زۆرە تایشان. مامۆستا سیروان لە ناو شارە ئەگەری هەیە لافاو ڕوودا یاخود تەنها لە چەم و دۆڵەکاندایە؟ وەکو وتمان ئەو ناوچانەی کە نزمن وەکو وتمان پرۆژەکانی نیشتەجێبوون یاخود هەندێک گەڕک لە ڕێڕەوی چەمەکانە یاخود ڕووبارەکانە دروستکراون ئەوانە مەترسیان لەسرە بێت ئەگەر شتەکە زیاتر گەورەتر بێ ئێمە لە داهاتووە هەم ڕێنمایی تازە دەرەکەین.